کاتێک تاوان لە نێو کۆمەڵگەدا زۆر دەبێت خەڵکی هەمووی چاوی لەسەر دەستگا ئەمنیەکانە بۆ پارێزگاری و چەسباندنی ئاشتی و ئارامی بەڵام کاتێک هێزی ئەمنی خۆی دەبێتە بەشێک لە دەستدرێژیکردن بۆ سەرژیانی هاوڵاتیان و بە هەڵە کوشتن ئەنجام دەدەن و دەست بە جێبکەرانی پشتی ئەو ڕووداوانە نادرێن بە دادگا و بۆ ڕای گشتی ئاشکرا ناکرێن ترس لە دڵی خەڵکی دروست دەبێت و کۆمەڵگایەکی نائارام دروست دەبێت بەلای یاساناسانەوە هەر کەسێک تاوانێک ئەنجام بدات دەبێت بە یاسا سزا بدرێت و نابێت لە پشتی هیچ کەس و لایەنێ خۆی بشارێتەوە. ئەم تاوانانە ئەچنە ژێر چوارچێوەی یاسایەکی سەربازیەوە ئەگەرچی بە ئەنقەزنیە وەکو خۆیان ئێڵێن بەڵام لە ئەنجامە تاوانێکی گەورە کەوتۆتەوە بەشی زۆری قوربانیەکان گەنجن. ئەم دەستگا ئەمنیانە یەکەمیان پێویستە فێری مرۆڤ سالاری و فێری بەهای و قیمەتی ئینسان بن جا هاوڵاتی خۆمانە بێ زیاتر. دووەمیان پێویستە فێری ڕێکاری مامەڵەکردن لەگەڵ مرۆڤ و مامەڵەکە لەگەڵ تاوانبار و تۆمەتبار و داواکراوە بن نەک هەرچی بوو تەقیلێ بکەن و بەڕاستی گوێنێنە پرەنسیبەکان. لە ئەخیریشا پێویستە دەسەڵاتی ئەوەی کە خۆی بە دەسەڵاتە زانێت لە هەرێمە ئەم شکۆیە بگەڕێنێتەوە بۆ ئەم دەستگا ئەمنیانە کە زۆر لە چاوی هاوڵاتی هاتوونەتە خوارەوە چونکە وا تەماشایانەکە نەمانە مەترسیدارن چەکیان پێ هەر کاتە بیانەوێ کێ کوژن و کەسیش ناتوانێت لێیان پرسێتەوە. ئەم ئەگەر ئەتوانن لێیان پرسنەوە لێکۆڵینەوە بکەن قۆناغی یەکەم دوای کەسی بکەری ئەسڵیەکە ئەویش سزای خۆی هەیە لە نەتیجەشا پێویستە قەرەبوویەکی قوڵی کەسی قوربانیەکان بکەنەوە چونکە ئەم قوربانیانە برینێکی قوڵیان لە خێزانەکانە دروست کردووە لە جەستەی شارەکانیش. بەشێک لەو تاوانانەی دەرحەق بە هاوڵاتیان دەکرێت و خوێنیان ون دەبێت دەوترێت بەهۆی ئەوەیە کە ئەو هێز و کەسانەی تاوانەکان ئەنجام دەدەن حیزب و دەسەڵاتداران لە پشتیان و دامەزراوە بەهێزەکان پشتیان دەگرن. داخستنی ئەم کەیسانەش لە دادگاکان بە شاراوەیی ترس و دڵەڕاوکێ و بێمتمانەی بەرامبەر هێزامنیەکان زیاتر دەکات. بێگومان کاتێک کە هێزە ئەمنیەکان بەهۆی داواکردنی کەسێکەوانە یاخود بۆ دەستگیرکردنی کەسێک کە دادگا داوای کردووە چنە ئەمەلیەیەک هەر حاڵەتێکیان لەسەر لەدەست بخەومێ و پێویستە ئەمانە بانگ بکرێن وەکوتم لێپرسینەوە یاساییان لەگەڵاکرێت. بۆچی بانگ نەکراون تا ئێستا بەداخەوە ینی جارێکی تر حیزب و دەستوەردانی حیزب و کەسەکان لە دادگا و سوڵتەی قەزاییە و بەهێزی ئەو دامەزراوانە و ستافەکانیان وای کردووە کە ئەمانە زۆرێکیان لە یاسا دەرباز ببن و یاخود لێپێچینەوەی یاساییان لەگەڵا نەکرێت. بۆ ئێمە کاریگەریە بێت هەم بۆ سومعی ئەو دامەزراوانە هەمیش کاریگەریە بێت لەسەرەوەی کە کەسێک بەبێت تاوان دەکوژیان برینارەکرێت مافی پێشێلەکرێ و شکاندنی یاساش. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو گەنجێک لە نێو جەرگەی شاری سلێمانی لەلایەن هێزێکی ئەمنیەوە تەقەی لێکرا و کوژرا. گەنجێکی دیکە لەلایەن پۆلیسی نەوت و گاز لە گوندێکی ناحی باسرما لەسەر داواکردنی مافە سەرەتاییەکان کوژرا. لە ماوەی ڕابردووشدا چەندین ڕووداوی لەم جۆرە هەبووە کە بە تەقەی هێزامنیەکان گیانیان لەدەستداوە و یاسا نەیتوانیوە مافی مافخراوان وەربگرێتەوە و دڵی کەسوکاریان بە سزادانی بکوژان ئارام بکاتەوە. ئەمە ژوای کردووە خەڵک زیاتر متمانەیان بە دەستگا ئەمنیەکان و دادگایش لاواز بێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.